کەسێک سەرسیمایەکی هەیە ڕیش و ئەوانە وەلەی ناسراوەکە باسی شیرکیاتەکە غەڵەتێکی لێوەشێتەوە مشریکین ئەیکەن بە خەتای ڕێگاکەی نایکەن بە خەتای شەخسەکە خۆی و کە دژی شیرکەکەیان بووە ئەڵێنەوە خوا پێی نوان لەبەر ئەولیاکانی ئێمە سەحابە بۆچی کەشبوو جەڵت کرا و ڕەجم کرا ئەویش خوا پێی نوان کی پەیوەندی بۆ هایان نا پەیوەندی بەوە نییە باشە بەڵکو ئەم شەخصە شەهوەتی خۆی پێنەگیرا کۆدەتەوە غەڵەتەوە لەو تاقیکردنەوە دەرنەچوو کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم تەحذیری لێداوە جاکە دیقەت بن کاتێک کە مشریکێکە کەس باسی ناکە بەڵام کاتێکە کەسێک سەرسیمای ئیسلامەتی پێوەیە ئەگەر مولحیدیش بێ لە ئەسڵا بەس بۆی لە دینەکە بن ئەیکەن بەسەر ماڵ بەسەر مسلمانان و هەرەمێ یعنی لە هەمان پیشەیە بڕۆ بگەڕێ بۆ هاوپیشەکانی ئەو شەخصەی کە سەرسیماکەی مسلمانانەوەی ئەو کاری لێوەشاوەتەوە لە هەمان پیشەیە بڕۆ بە دوای هاوپیشەکانی تریا لە مشریکینی قبوری و علمانی و جەهمی بە سەدان جار ئەو کارەیان کردووە و ویلایەتزاری ژێ وەزگە ئەو دام و دەستگایەوەنە غیرەتی هەبووە ڕای بگەیاندا بیوتە ئەی ئافرەتانی ئەم دام و دەستگای ئێمە ئەم ناوەندەی ئێمە کێ گێچەڵی پێکراوە لەلایەن هەر کەسێکەوە لە هەر قیسمێکە بابێ شکاتی خۆی تۆمارکە ناو و نازنا و وێنە و هەموو شتێکی پارێزراوە ئێمە حەقەکەی بۆ وەرەگرینەوە جا بزانە وەختە چەند کەسە خۆزگا ئافرەتان چەندێ بە جورئەت بوون لەسەر ئەم ئەوەنەش بە جورئەت بوون لەسەرەوانیت جا وەختە دەرەکەوت چی هەیە و چی ئەگوزارێ و چی ناگوزارێ بەستر ئەمڕۆ بۆ لێدانی ئیسلام خەڵک ئازاد و هەموو جارێکیش مولحیدین بابەتەکانە شێوێن وما باقی گروپە بەناوی ئیسلامیەکانیش بە دوایان ناڕۆن یعنی خۆ لەناو هەموو گروپە ئیسلامیەکانە شتانە قەوماوە هەیە شێخ هەیە گەورەی شێخەکانە باشە ئەلەو هەورامانە بە گەورەی هەمویان ناسرا بوو ئێستا لە سجنە بەو تۆمەتانە نێربازی و دایمپیسی بۆ کەس باسی ناکە بۆ گەورەی ناکەن لێ دانیشن ئەوە کە ئەگەر بێت و لە ئیسلامیش بەری بێ باش کڵ شێوەیەکی ئیسلامی هەبێ یکەن بە ماڵ بەسەر مسلمانان و بەسەر ئەهلی حەقەوە چی پێ ناشری نەکەن سێجیلەکە سەلەفی پێ ناشری نەکەن لە هەموو ناوهێنانێکە کەلیمەی سەلەفەکەی پێوە بەسنەوە بەس بۆ ناشرینکردنی سەلەف بێئاگالەوەی سەلەف کێ خير القرون قرني هذا ثم الذين يلونهم ثم الذين يلونهم أوانا رسول الله شاتي بوياون كنا شرينك يعني ريبازي كنا شرينك ياخذ وهابي محمدي كري عبد الوهاب كان أسلاوج بياك بو خصم كان شانم كزانج بياك برام بركان بدري جاي ميجو قاعدة بلا تاني هيج كسيانية باسي توحيد وسنتي كردبه إلا أهل شرك دشيبه والتومتاني كان بودرس الدولة شهر دوري بەڵکو بەو هیوای خەڵک لە ڕێبازەکەی بتەکێتەوە لە خۆی نا ڕێبازەکە چکان ڕقیان لە ڕێبازەکەیان واز لە شخصی هەڵۆ بێنە منە مرم نامێنم سبەینەیەکێکی تریە لەسەر ئەو ڕێبازێ هەمان شتی پێکەن هەمان بوختان بۆ من کراوە بۆ یشێکەنەوە منەوانی پێش خۆمە بینم هەموو بوختانی بۆ کراوەتەوە تا چەش بە محەممەدی کوڕی عەبدولوهاب بەڵێم پیاوی ئینگلیز باشە خیانەتی لە دەوڵەتی عوسمانی کردو خروجی کردووە لێیان تاسە جو تاوانانە دەنەپاڵی پیان و تۆ خەواریج پیان تۆ جاسوسیش لامان کاتە بە ئێمەش ناڵێن دەمنیش نەمێنم یەکێک کە بێت هاوشێوەی منەوە داوای ئاوا بگەێنی وای پێڵێن تا قیامەت هەر کەسێکی کە بێ هاوشێوەی منەوە داوای بخوێنێ بڵێ بیگەێنێ هەر ئەوانی پێڵێن کە ئێستا بە منەوە ترێ و هەر هەمووی وتراوە بە زانایانی ئیسلام بە درێژایی مێژوو خۆی ابن تەیمیەش کاتێک لەگەڵ حەقانی مەغۆل دانیشت بۆ سڵح و داوای مافی مسلمانانی کرد وتیانی ابن تەیمیە خۆی فرۆشتۆ پێی ما بيود طبيعي بو وإمامي شعبي بو معلومات تاون باري أنا كربوي كبياوي خليفة أبو جعفر المنصور هذا بو أوانا بران بركانه كبلغي شرعيان بيانا مينيت ويبيا بشكيان هراسن بوانا بشكيان أو بابا تكانيان وهر كسي كجو دعوي هلقري هتا قيامة دو من بيامودن هر بو شوي شكيان نوشتك ويا قداري وبابا تانا بن لوشتاني أيوة
کە سوور ئەزانی ئەگەر قسەی تیا بکەی کەوێتە گیرفانی دژمنەکانی دینەوە بە قسەی تیا بکەی قسەی تیا بکەی یا بەم بارەی ئەم دیواکەوێتە گیرفانی دژمنەکانی دینەوە یا بۆ بارەی ئەو دیواکەوێتە گیرفانی دژمنەکانی دینە ئەو دینەوە بۆ قسەی تیا مەکە قنم خۆیان چێکن بار بکەن بەڵام لەو بینە زەفەر برا بە منهەجە حەقەکە بە ئەهلی منهەجە حەقەکە بەرگری بکە بێ موقیف مابە بەرگری لە حەقەکە و لە منهەجەکە و لە هەلەکەی بکە